سڵاوتان لێبێت ئاری لانە سڵاو لێوە لە بنەرانی کورساتی عزیز ئەو شوێنانەتان باس کرد کە بینیوتانە نازانم جووت قاوەتان بینیوە لە کەرکووک ناوەڵا من نەمبینیوە ئەڵێ جووت قاوە ناوەڵاوە نەمبینیوە ئاسوودی جووت قاوە لەکوێیە چیە بەیانی بچۆرایە بۆمان قسەمان بۆ بکە لە سەر ئاری لانە باش ئێستا من لە بازاڕی گەورەی کەرکووکم لێرە ئەو شانێک کە باست لێوە کرد دارتاشیە ئاسنگەریە بە تایبەت یعنی من بزەبت تەرکیزی ئەو قسەی تۆم کرد لەو کاتەوەی کە هاتوومە لای بە بکەم بینیم لە نێو ئەم دوکانەدا پیاوێکی بە تەمەن دانیشت بوو ئەگەر تاویساوی وێنەگرم دیمەنەکە بگازێتەوە یعنی دیارە بژێوی ڕۆژانەی ژیانی ڕەنگە بەو شێوەیە نەبێت کە بتوانێت ژیانی پێبەڕێ ببات بەڵام لەبەرەوەی ساڵانێکی زۆرە خەریکی دروستکردنی تەورە لەگەڵ ئەمانە داس و ئەم شتە کۆنانەیە کە ئێستا ڕەنگە کەمتر ئیشی پێ بکرێت بەڵام خۆشەویستی بۆ پیشەکەی وای کردووە بێت لە نێو دوکانەکەیە دانیشێت ئەگەر چی ئیشەکەشی کەم بێت هەڵبەت لە نێو ئەم بازاڕە کە پشتی ئەم بازارە تەواو قەڵای کەرکووکە یعنی بە گوێرەی کۆنی قەڵای کەرکووک ئەم بازاڕەش کۆنە بەداخەوە هەندێک لە پیشەوەرەکان بە کەمی ماونەتەوە ینی بۆ نمونە لە ڕابردووە ئێرە یەکێک لەو شوێنانەی کە ئەتوانم بڵێم زۆربەی پارێزگاکانی عێراق با بڵێن بازاڕی ئاسنگەریان دەکرد دەهاتن لێرە دەیان کرد بەڵام ئێستا بە جۆرێک لە جۆرەکان کەم بووەتەوە بزانم هاوڵاتیەکەمەوە لێرە بدوێنم سڵاو لێبێ ئەوە چییە کڕی واللهی ئەمە بۆ باخە سوودی لێبینی وەڵا زۆر زۆر بازارێکی چۆنە بازاری گەورەی کەرکووک یان بازاری جووتقاوە بەڕاستی بازارێکی خۆشە بازارێکی مێژوویە کەلتوریە ئەم بازارڕەما بەڕاستی کەرکووک بەم بازارانەوە جوانە جووتقاوەیە حەسیرەکەیە تر بەڕاستی بازارێکی خۆشە بینیم دوورە بەنێو بازارەکە کە بم بازارەتی پەڕی چیەکەوێتەوە بیرێت واللهی لەم بازارە کە دەیتان بازار بڕات حەسەکەی لە کەرکووچی هەستەکەی لە شارێکە شارێکی مێژوویە شارێکی کەلتوریە ئێمە من هەفتەی دووجا سێجا هەردێن بە پێ لە بازارڕەوە لای قەڵاوە لێ ئەسوڕێمەوە چی کارستەیەک هەیە کە بیت ئەم بازارە بازاری جووتقاوەڵاوەش تازە بوو بۆ من بەڕاستی چ کەرەستەیەکەیە زۆر تا ئێستا ماوەتەوە عنی هەستەکەی چۆن لە مید ئین کەرکووک دواتە کاری دەستی کەرکووکە و تا ئەمڕۆژ لە دێر زەمان و تا ئەمڕۆ خۆی ماوەتە چ کەرەستەیەکەیە لەو بازارڕەیە وەڵا ئەری دانە و دوان نییە بە تایبەت ئەم داسانەی کە ئێستا مامەیە خەریکە دروستیەکات کەورە ینی نازانم زۆربەیان ئەتوانم بڵێم هەر لە کەرکووکەوە بە جملە دروست کراوە لە شارەکانی ترەوە هاتوون بۆ ئەوەی سوودی لێ ببین و بیکڕن نازانم باسی کامەیت بۆ بکەم ینی دانە بەدانە زیاتر شتی کۆنتر ئەکەوێتە پێش شاو لێرە هەموو شتێک دەسەکەوێت لەگەڵ ئەم دیمەنانی کە پێتان پیشانێ دەم بە جووتقاوێتان بۆ بگێڕمەوە بەڵێ ئاریولان ئەو دوو دوکانەی کە ئەیبینن لە نێو بازاڕی گەورەی کەرکووک لە پاڵ قەڵای کەرکووک لە ڕابردووە لە کۆنا دوو قاوە فرۆش هەبووە کە هەردووکیان دەڕەبانە سەوزەکە دوکانە سەوزەکە دوکانی یەکێکیان بووە ئەوەی تەنیشتیشی دوکانی ئەویتریان تەنها ئەم دوو قاوە فرۆشە هەبووە کە بۆیە ئێستا ئەم بازارە گەرچی شوێنەکەیان نەماوە داخراوە بەڵام ئەم بازارە گەورەیەتانەڵی بازاری جووتقاوە ئاشنانیە لای خەڵک بەم جووتقاوەیە ناسراوە کە مێژوەکەی بۆ زۆر زۆر کۆن پێش ئێستا ئاگەڕێتەوە بەڵام وای کردووە کە بازارەکە بە ناوی ئەوە ناو بنرێت بازاری زۆر جیاواز هەیە ئاسۆ پێم وا بێت کەپریشان دروست کردووە بۆ هاوڵاتیان بەوەی لەوە گەرمای ڕزگاریان بێت بە ئەو بازارێکێکە لە بازارڕی من زۆر ئارزوویەکەم پیاسی تا بکەم یعنی بەم گەرمایش بڕۆ کەپر هەیە سێبەری بەردەوام دوکانەکانی شتۆی بازاری خۆش بکەی بە سێبەراتێ پەڕی بۆ بازار لێگومان تۆ زەتوانی باسی کێوەشمان بۆ بکەوەش گرنگە بۆی کە کەسێکەکە لە شارێکی ترەوە بیوێ بچێ بۆ بازارڕە باو دیمێنانەش ببینێ
بەڵێ وەکووە بینن کە بەهۆی ئەوەی کە کەرکووک گەرمە یعنی ئێستا کە من قساکە نزیکەی 42 پلەی سێلیزیە دوکاندارەکان خۆیان هەستاون کەپریان دروست کردووە و ئەو هاوڵاتیانی کە دێن سەردانیان بازاڕاکەن بۆ کڕنی پێداویستیەکانیان تاوەکو هەست بەم گەرمایە نەکەم بەژێر سێبەرا بڕۆن. من ئەمەوێت دیمەنی تری بازاڕی جووتقاوەیان بازاڕی گەورەی کەرکووک بە بینەرانی کورسات نیوز پیشان بدەم. لێرە پیشەیەکی تر کە زۆر ئەبیندێت لە نێو ئەم بازاڕەیە دوکانی چەخۆیە، پیشکردنی چەخۆ و دروستکردنی چەخۆی جۆرا و جۆر کە وەکوە بینن کە بە هەموو جۆرە چەخۆیەک لێرە هەیە. مامەگیان چۆنی؟ ئەمە دوکان تۆیە؟ فەرقی نییە. فەرقی نییە. چەند ساڵە لەم بازاڕی؟ من 6 ساڵە. 6 ساڵە لەم بازارە. چی یەکەی لەم بازارە؟ من ئاسنگەر بوو. ئیستا تەقاوت بوو. بۆ تەقاوت بووی؟ نایب زابط بووم لە جێش بوو. خدمەم کرد 35 ساڵ. ئێتر تەقاعد بوون دانیشتووی. کە دیتە ئەم بازاڕەوە چەندێ دڵت پێی خۆشە بێ گوێت لە بێ کەسە بە کوردی قساکە، یەکێ بە تورکمانی، یەکێ بە عەرەبی. تەمان ئەمە شۆن خۆمانە لەدایکەوە لەم ناوە بوونە. ئەمە بازاری خۆمانە. کە دێمە ئێرە درم فەرەحە بێت. کە قەدیمەکان دێتە بەردەم چاوم ئیسراحەتەکەم. ئاسنگەرەکان هەمووی لێرە بوو، دە 15 دوکان بوو، هەمووی ئاسنگەر بوو، هەمووی وەکو برا بوو. ئیستا وا بووە ئەوەی نا ئەوە لێوە ئەوە لێوە دان هەمووی برادەر بوو، هەموو خۆشەویست بوو، هەموو ئینسان بوو، بە ئەدەب بوو، بە ئەخلاق بوو. ئیستا نەماوە هەموو زیفی بەخوا ئیشەڵا ماوە بە ئەوە واوە بەس لە 100 لە 1001 دوو. شەڵا بڵێ نمونە بۆ کۆمەلگاوان دەست خۆش بێ. هەر لە نێو بازاڕی جووتخاوە خۆ بینن دارتاش هەیە کە لێرە ئەم دارتاشانە کەرەسە جۆرا و جۆریان دروست کردووە بێگومان لە شوێنی تر کارگە هەیە کە دروستی دەکەن بەڵام دواتر دەیهێنن لێرە لە بازاڕی جووتخاوەیان بازاڕی گەورەی کەرکووک ئەیخەنە ڕوو بۆ ئەوەی خواستی هاوڵاتیانی بچێتە سەر. ئاری ولانە ئەگەر لەگەڵ ما بێن من ئێستا کە دایکان و باوکان منداڵی تازە لە دایکیان ئەبێت یان کۆرپەیان ئەبێ ئەچن هەندێک لە بێشک و شوێنی خەواندنی وڵاتانی تری بۆ ئەکڕن کە من نازانم بیرم نایە بۆن مە لێرە خۆت بێتم بەڵام کە خۆمان منداڵمان هەیە هەندایک و باوکمان بۆمان باسەکە باشترین و تەندروستترین خەوتنی منداڵ لە نێو ئەم بێشکە بووە کە دایکەکە تا بەیان ئاوا ڕای ئەژاند و بە دەزرازێک ئەیبەست و دواتر توولێکی ئەدا بە دەوریا و یعنی بەڕاستی تاموچێژێکی خۆشی هەبوو کە ئەدبینی چەند جۆرە بێشکانە چەند بابەتی ناوەکانیان نەزانی بۆ نمونە بە ڕاژەنینەوەڵێن ڕاژەنین بێشک لانکەوانە جا بلوێریش هەبوو بلوێری کوڕان و کچانی ژەبوو بلوێری پێڵەنوانە بۆ دوو لە ڕێبینەرەکانمان بۆ میزکردنی ئەو شەوانیان بە دای بیۆک ئێستا پارەی پێ نەدرا بوو ئەجا بلوێریان بۆ دانا و لێژێرە قوتویان بۆ دانا و مناڵەکە شەو ئەوزام دەسترازە کە مناڵەکان پێ ئەوە مناڵەکان ئاوە تابانی و مناڵەکەم زۆر عقڵە بە مناڵێر خەوتووە ئێ تۆ تابانی ئاوەمەزوو خەوێ هیچ چارەکی تری نەماوە بێ بخەوێ هاسۆ تۆش لە ناومایە گەورە بووی وایە وەڵا من نەک هەر خۆم بیرمە ئێمە کە بۆ منە سێ برا بووین لەگەڵ دوو خوشکە دوو منداڵمان بچووک بوون دایکم کە ئێستا کۆچی دوایی کردو بە ڕەحمەت بێ لەگەڵ ئەوان دوو بێشکی لەمەی هاوشێوەی ئەمەی دانابوو ینی هەم بۆ ئەڵوەندی برام هەم بۆ هۆزانی خوشکم دوانی بە خەدێک و هەندێک جار دەستکی وا لێکرد دوانی پێکەوە ئاڕاژان ینی ئەو دیمەنانە بۆ من ئێستا کە ئەیبینم بە تایبەت لەم بازاڕیات تێپەڕم هەم یادگاریە کە تاڵ و ناخۆشە لە هەمان کاتیشدا بینینی مێژوو و کللتوری کوردی خۆمانەکە دایکانمان بۆ گەورەکردنی هەر تاکێکبان ئەم جۆرە بێشکانیان بەکارهێناوە بۆ ناوەکانیشی ئەو خۆی لە خۆیان بێشکە دواتر کولە و دەزرازی پێڵێن دواتر ڕاخەری ژێرەوەی پێڵێن دواتر بلووریان بۆ منداڵی نێر بەکار ئەهێنا بەڵامی تر بە جۆرە لە جۆرەکان تەندروستترین خەوی منداڵ و گەورەکردنی منداڵ دواتر هەندێک جار ئاری وەها ئەبەسترایەوە لە نێو ئەم بێشکایە منداڵەکە زۆر جار داماوە هەناسەی لێ بەردەراوە مێش بۆ ئەوەی منداڵێکی توند و تۆڵ
دروست بێت ئێستا ئێمە گوێمان لە پزیشکەکان ئەبێت باسی ئەوواکەن منداڵ لە منداڵیەوە بێ بە تونند و تۆڵی ببەسترێتاوەکو لە شولارێکی ڕێکی هەبێ بەڵام ساڵانێکی زۆرە دایکانمان بەم شێوەیە منداڵەکانیان لە کۆمەڵگەی خۆمانە پەروەردە کردووە کە ئەمە وای کردووە ببێتە هۆی ئەوەی خاو ببنە خاوەن لە شولارێکی ڕێک بەڕاستی لەم بازارە باسی چی بکەم هەرێکی و چیرۆکی و مێژووی جیاوازی خۆی هەیە خۆش بە اینجا کاتەکەمان زەرێ بکە بەناو بازارەکە من بوومای لە جیاکتۆنانی کەرکووک زۆر تایبەتە بەلای منەوە چۆبایی هزار ران بکڕەو لە چایخانەیە تا ماستاوێکی خۆش خۆ بۆم گەرمایە زۆر سۆدەکەی کەمترە سۆدەکەم کەرکووک لاناڵە با لێ نام بکڕین دەستەوە ناخۆش هەوڵە دەم وای لێ بکەم بێەوە ناخۆش دەستە خۆش سپاس بۆ زانیاریەکانت ماندوو نەبی